گۆڕان و یەکێتی دوژمنانی پێرێ و دۆستانی دوێنێ ئەمڕۆژ نیوەیان دوژمن و نیوەکەی تریان دۆست لەگەڵ دروستبوونی گۆڕاندا دژایەتی و دوژمنایەتیان لەگەڵ یەکێتی دەستی پێکرد و لە هەڵمەتی هەڵبژاردنەکاندا ئەوەندەی سەرقاڵی دژایەتی و ناوزڕاندنی یەکتر بوون هێندە خەریکی باسکردنی بەرنامەی هەڵبژاردنی خۆیان نەبوون چەند جارێکیش کارگەیشتە ئەوەی شەڕ و ئاڵۆزی لە نێوان لایەنگرەکانیاندا دروست ببێت سەرەتای ساڵی 2011 سەرەڕای ئەوەی دۆخی هەرێم زۆر لە ئێستا باشتر بوو نەموچە دوادەکەوت و پاشەکەوت دەکرا و نەپرۆژەکان وەستا بوون و نەدۆخی سیاسی هەرێم لە قەیراندا بوو بزوتنەوەی گۆڕان بەیان نامەیەکی بڵاو کردەوە و داوای هەڵوەشاندنەوەی حکوومەت و پەرلەمانی کرد بەرەم ساڵحی سەرۆکی ئەو کاتێ حکوومەتی بانگێشتی پەرلەمان کرد بۆ لێسەندنەوەی متمانە ئەوەڵوێستانەی گۆڕان ڕووداوەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواتری لێکەوتەوە و یەکێتیش بۆ کۆتایی هێنان بەو ڕووداوانە پەنای بردە بەر بەکارهێنانی هێز ئەو بوو بۆ کۆتایی هێنان بە خۆپشاندانەکانی زانکۆی سلێمانی ڕۆژی 21 چواری 2011 دەیان خوێندکاری زانکۆ برانە قولە ڕیسی و پاژلێدان و سوکایەتی پێکردنیان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لەوێ بەجێیان هێشتن ئەو کردارەی دواتر لەلایەن لایەنگرانی گۆڕانەوە ناونرا ئەنفالی زانکۆ لە کاتی هەڵبژاردنەکانی ساڵی 2013 پەرلەمانی کوردستاندا لە ئەلبیسەکەی شاری سلێمانی کە بنکەی سەرەکی جیاکردنەوەی دەنگەکانی سنووری پارێزگاکە بوو یەکێتی بە تۆمەتی ئاژاوەنانەوە ژمارەیەک هەڵسوڕاوی گۆڕانی دەستگیر کرد و لە شاشەی کەناڵی کورتساتەوە دامپێدانانیانی بڵاو کردەوە کە دواتر یەکێک لەوانە لە شەڕی داعشدا شەهید بوو هەر ئەو کات گۆڕانە و تۆمەتانی ڕەت کردەوە و ڕایگەیاند کە ئەوە سیناریۆی یەکێتیە بۆ دوورخستنەوەی چاودێرەکانی ئەو تاوەکو بتوانێت تەزویر لە دەنگەکاندا بکات لە دوای پێگەێنانی حکومەتی خۆجێی سلێمانیەوە نێوانی گۆڕان و یەکێتی وێڕای ئەو هەموو تۆمەت و ناوزڕاندنانەی لە هەڵمەتی هەڵبژاردنەکاندا بە یەکتریان کرد هێوربوونەوەی بەخۆیەوە بینی و لە ماوەیەکی کەمدا وەک دوو دۆستی هەمیشەیی دەرکەوتن و لە زۆربەی پرسە سیاسی و ئیداریەکانی هەرێمدا هاودەنگ و هاوڕابوون ئەوە بوو لە هەفتەی 5 2016دا گۆڕان ڕێکەوتن نامەیەکی سیاسی لەگەڵ یەکێتیدا واژۆ کرد و زۆرێک پێشبینی ئەوەیان کرد کە ئەو ڕێکەوتنە ببێتەمایی یەکگرتنی ئەو دوو حیزبە بەمەرجێک ئەوە هەمان ئەو یەکێتیە بوو کە هەر لە سەرەتاوە شەریکی دەسەڵات بوو لەگەڵ پارتیدا و لەو کاتانەدا کە هاوڵاتیان باری گوزەرانیان زۆر لە کاتی ڕێکەوتنەکە باشتر بوو گۆڕان بە دز و گەندەڵ و تەنانەت خائینیش ناوی دەبرد لە ئێستاشدا بەشێک لە سەرکردایەتی یەکێتی هاوڕا و هاوسۆزی گۆڕان و بەشێکی تریشیان لە دژین بە هەمان شێوەش بزوتنەوەی گۆڕان ڕەخنە لە بەشێکی سەرکردایەتی سیاسی یەکێتی دەگرن و ناڕاستە و خۆ لە میدیاکان و ڕاستە و خۆ لە سۆشیال میدیاوە هاوسۆزن لەگەڵ بەشەکەی دیکەی ئەوەی مای سەرنجە ئەوەیە هەندێک لەو سەرکردانەی یەکێتی کە ئێستا گۆڕان هاوسۆزە لەگەڵیاندا پێشتر نەیاری توندی بزوتنەوەی گۆڕان بوون چاودێران دەڵێن هۆکاری ئەم هەڵکشان و داکشانەی پەیوەندیەکانی نێوان گۆڕان و یەکێتی هاوشێوەی هەموو دژایەتی و گونجانەکانی تر لە نێوان حیزبە کوردیەکاندا تەنها بۆ بەرژەوەندیە بەڵام بەرژەوەندی و پێگەی حیزبەکانیان لە کایی سیاسی هەرێمدا نەک بەرژەوەندی خەڵک و میلەت ئەوان بێگوێدانە دۆخی ژیان و گوزەرانی هەوڵاتیان کاتێک پەیوەندی سیاسیەکانیان گرژیەکی تێدەکەوێت لە ڕێگەی میدیاکانیانەوە دەکەونە هێرشکردنە سەر یەکتر و هەمیشەیش بەهۆی ئەو ناکۆکیانەوە هاوڵاتیان زەرەرمەند دەبن و گوزەرانیان بەرەو خراپبوون داچێت هەروەک پەیوەندیەکانی نێوان یەکێتی و پارتی کە لە پێناو بەرژەوەندی خۆیاندا شەڕی ناو خۆیان هەڵگیرساند و لە ڕێگەی میدیاکانیانەوە ناشرینترین وشەیان بەرامبەر یەکتر بەکارهێنا و خراپترین ئەدەبیاتیان هێنایە ناو ڕاگەیاندنی کوردیەوە بەڵام دواتر کە بەرژەوەندی هەردووکیان لە بەرامبەر دەوڵەتانی دەرەوەدا کەوتە مەترسیەوە بە فشاری ئەو دەوڵەتانە کۆتاییان بە شەڕەکە هێنا و ڕێکەوتن نامەی استراتیجیان واژۆ کرد و بوونەوە شەریک لە دەسەڵاتدا وەک ئەوەی نەبایان دیبێت و نەبۆران نامۆ سەربەست NRT